سەبارەت بە ڕێگەکانی ڕاوکردن لەلایەن ڕاوچیانەوە ئێمە سەیرکەین لە سەردەمانی کۆندا ڕاوکردن بە تیرروکەوان و بە کۆمەڵە کەرەسەی سادە کراوە، بەڵام دوجار بەهۆی تەکنۆلۆژیا پێشکەوتنەوە سەیرەکەی چەک هاتۆتە ناوە، ڕاوچەکان بە چەک ڕاویان کردووە. ئێستا چەکەکەیش کەم بووەتەوە بە هۆی مادەی کحولیەکان بە تایبەتی مەشروب سەرچاوە ئاویەکان لێ قەتەق دەکرێت و مەشروبەکە دەکرێت ناو شوێنێکی دیاریکرا وەکو بۆکسێکی بچووک، ئەو مەشروبەی تێ دەکرێت کە لەگەڵ خواردنەوەی حیوانەکان چکە حیوانەکان توانیان سەراوەکە وان زانێر ئاوکەی خۆنەوە سەرخۆشیانەکان وانش دایانگرن و بەدەن لەوە ڕاوی تەڵە کە ئاژەڵەکانی پێدەکە جاران بە تەڵەیەکی گەورەیە کرا. ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بینیمان سەیرەکەین ئەم ڕاوکردنە گۆڕا بۆ سیمێکی باریک بە شێوەی داوی کەوکە ڕاوی کەوی پێ دەکرێت کرا بۆ سیمە و حیوانی پێگیرا بوو. ئێمە ئەگەر باسی ئەو کەسانە بکەین کە ڕاوی ئاژەڵ و باڵندەکیوەکانەکەن ئەتوانین بیکەین بە دوو لایەنی دیاریکراوە. لایەنێکیان ئەو کەسانن کە نزیکن لە کەسێکی دەسەڵاتدارەوە یاخود لە کەسێکی ناوچەی خۆیان کە دەسەڵاتداری هەیە لەو ناوچە ئەچێ ڕاوەکات و زۆر کات بە ساری حکومیش لەگەڵ خۆیان بە لەبەرەوەی هیچ کەسێک شکی نەبە کە ئەو ڕاوە دەکات. وەجهەتی دووەمیان کە باس بکەین کۆمەڵێک گەنجن چکە لە ئێستا خەڵک هەمووی داهاتی هەیە توانای کڕینی هەموو جۆرە چەکێک و هەموو جۆرە ئۆتۆمبیلێکیەکە بکات بە ئەو شوێنانەی کە حیوان و ئاژەڵەکیوەکانی لێیە. ڕای خۆیان دیا ئەو کەسانە وەکو خولیایەک وەکو حەزێکیان هەیە بۆ ڕاوکردن ئەوەکەن بەبێ ئەوەی هیچ سانسۆرێک هەیە لە بەردەمیان. ئێمە ئەگەر سەری نمونەیەکی زیندوو بکەین لە چەند ڕۆژ ڕابردووە گروپێکی شاخەوانی کە چەند برادری خۆمی تیا بوو ڕۆشتن بۆ شاخی بەمۆ لەگەڵ گەشتنی ئەمان بەسەر شاخ چەند کەسێک ڕایان کرد لە بەندارێکە ئەمە ڕۆشتن و سەیرەکەن دوو کاری کێویان ڕاو کرده بوو سەریان بڕی بوو گۆشتەکان لێ کردووە و کەڵەکەیان بڕدا بوو. ئەمە ئەوە دەگەێنێ کە ئێمە لە مانگی پێنجە حیوانەکان دەزێن ئەمان بێ ئەوەی گوێدان بە ئاوزبوونی حیوانەکە کە بێچویان لە سکایە حیوانەکان دەکوژن و بۆ بەبەستی گۆشتەی بەکاری دێن. ئەمانە بینە دو کاری بچووکە